سەوزایی جوانی شاخ و بەرزاییەکان خەڵکیی ڕووخۆش کورتپەروەر نیشتیمان خۆشەویست هەموو ئەمانە لە دەڤەری قەزای پێنجێندا بەدی دەکرێت بەڵام ئەو پێنجێنەی هەمومان زۆر کات لەوانەیە باسی خۆشی و جوانی بکەین بەس ئەگەر زروف وا بڕات لەوانەیە ئەگەر زیادە ڕۆی نەبێت نەک گوندەکان پێدەچێت قەزاکەش بەرەو چۆبم بڕات ئەمە لە کاتێکدایە ئەم قەزای پێنجێنە و ناوچەکانی کەمتری نەکردووە لە خزمەتکردنی شۆڕش و کودایەتیدا ئەمە جگە لە چەسانەوە و ماڵوێرانکردن و کاولکاری خۆ ئەگەر باسی خزمەتگوزاری بکەیت کوردستان لە ئێستادا بەگشتی ئاستی خزمەتگوزاری لە ئاستێکی زۆر نزمدایە چونکە زۆرێک لە ناوچەکان کە سەردانی بکەیت بۆ دەردەکەوێت حاڵی هاونیشتیمانیانی ئەم وڵاتە چوان. لەگەڵ سروشتێکی سەوز و جوان و بەهارێکی تەڕووپاراوی ناوچەی شلێری پێنجێن خەڵک و حکومەت لە گوندی بادەڵانین. گوندی بادەڵان لە ناوچەی شلێری پێنجێنە و سەر بەناحی گەرمەکی قەزای پێنجێنە بە دووری 20 کیلۆمەتر کەوتۆتە خۆرهەڵاتی قەزای پێنجێنەوە و گوندی گۆخڵان بە دووری 10 کیلۆمەتر خۆرئاوایەتی ئەم گوندەش وەک سەرجەم هاوسێ گوندەکانی سنووری قەزای پێنجێن بە تایبەتی گوندە سنووریەکان لە ساڵەکانی هەفتەکاندا ڕاگوازراون تا ساڵی 1991 ئاوەدان دەکرێتەوە زیاتر لە 6 بۆ 7 ماڵ دەگەڕێتەوە دانیشتوانی ئەم گوندە سەرقاڵی کۆڵبەری بوون بە کەمی سەرقاڵی ئاژەڵداری و باخ و باخات بوون تا ئێساش زۆربیان کاریان کۆڵبەریە لە نێوان هەرێمی کوردستان و ئێراندا ماوەی چەند ساڵێکە دانیشتوانی ئەم گوندە بە بیانووی جیاوازەوە گوندەکە چۆڵ دەکەن وەک بەشێک لە گوندنشینان دەڵێن زۆرێک لە خەڵکەکە لە بەرنەبوونی کارەبا و ڕێگەبان و خزمەتگوزارەکان گوندەکە جێدێڵن زۆر کات حکوومەتی هەرێمی کوردستان باز لە ئاوادانکردنەوەی گوندەکان دەکات زۆر کاتیش باسی بڕێک پارە دەکات کە بۆی تەرخان کردووە بەڵام ئەگەر حاڵی گوندنشینان و گوندەکان ببینیت بەڕاستی پێت شەرم دەبێت بڵێ حکوومەتێکمان هەیە بە حساب خزمەت بە خەڵک دەکات چەندین خاتوونی ئاوا کاتی خۆی لەگەڵ ماندووبوونی پێشمەرگەدا ماندوو دەبوون کەچی ئێستا تەنانەت کارەبای نیشتیمانیان پێڕەوا نابینێت تا ئێستا ژیانی ئەم گوندنشینانە هەر وەک پێشوایە کە لە کاتێکدا خانوو وێلای بەرپرسێ لەم کوردستانەدا نرخی تێچوونەکەی بەقەت هەموو خانووی ئەم گوندەیە ئەگەر بۆیان دروست بکرێت وەک گونیشنێکی ئەم گوندەوتی بەچێ دەڵێ گلەی لای چێ دەکەیت گلەی ئاڕاستی کەسێک دەکرێت گوێت لێ بگرێت نەوەکو چاو و گوێی لە ئاستی داواکاریەکاندا کوێر و کەڕ بێت جیاوازیەکەی لەش ساغ بوو بێوەی بووی پێم زەڕەت بووی بێخەم بووی بێدەرد بووی بێمسیبەت بووی ئێستا ئیسێ بەخوڵە هەمووی سەریاوە لێمان نەخۆشی شگرانێ بزانێت لەم باە پەدێ برنجی باە لەم برنجە ڕزیوە زیاتر پەدێ پاشتان بۆ ناردین ها بزانە پەدێ باشتان بۆ ناردین بۆ ئەمڕۆ هەر بۆ ڕەمەزان هەر بڵێن لەبەر خوا بۆ ئەم هەموو مسلمانێ بۆ هەمومان هەرجوولەکەین بۆ برنجی بایعی باش نییە باشە قەی ناکە وەک ئەوە نەوەڵا سەی نایخۆنە بەخوا سەی نایخۆی کاتە بەر هێستێک من ئەی خۆم فەقیرم کاسم کارم نییە 25 ساڵە ئەو مەلو هۆدا بێوەژنم بە حەقی خوا بە تاقی تەنیە ئامەگەر ئەوە خوشکەزایەکمێ بەزەی بێت و پیانە ئەی معاش و موچەشتنی ئەم 1000 پچی پێەکەیت چی بەشتی دەکات بەش ئەو نعجە دەکای کاتە پێت والله هەر بەش دوو کڵاژەکە نعل بەخواستی ڕۆژ بڕۆم بۆ سێ جووتمەوێ ئارەی زۆرە دەڵێن وەڵڵاهی نەکەمان ژێرزەمینەکان ماسیوە وەزانتە نازانم بڵێن وەڵڵا پارە نییە بێن بە موچەکان بە فەقیر ڕۆژارەکەمە ژێرزەمینەکان ماسیوە مێژووی گوندەکەمان زۆر کۆنە ناتوانم دیاری بکەم بەڵام گوندێکی زۆر کۆنە و
کە دروستبوونەکەژی لەسەرۆیە لە پشتی ئاوایی ئەم ئاوایمە لێرە تازەیە ئاوای خۆنەکەمان لەسەرۆیە بە بۆنەی ئەوەی کە خەڵکەکەمان قەرەباڵخە و زیایی کردووە لەسەر و جێمان نەبوو هاتوینەتە خوار و لێرە گوندەکەمان دروستکردەوە سەر بە ناحی گەرمکە بەو دیوە سنووری ئێرانە ئەکەوێتە سنووری قەزای مەریوانەوە چەند گوندێک دراوسێمانە وەکو دەرەوەران و مێرگە درێژ و ساوجی و هەنجیران هاوسنووری ئێمە ئەم لامان مەسە بڵین گۆخڵانەکە جەنەبتان پێی هاتوون بەرەو سەریش باریکێرە بەرامبەریشمان گوندێکە پێڵن قشڵاق لێرە خەڵک سەرقاڵی چین لە خەڵکی وڵا خەڵکی ئەمە لەمە پێش خەریکی ئاژەڵداری بوون بەڵام ئێستا بۆنی ئەوکە ئاژەڵداری نەماوە ئەم مەرزەمان هەیە مەرزێکی بازارچەیە مەرزێکی ئازادە بارمان بۆ دێ لێرە بارەکان بە وڵاق سەرەکان بۆ سەریاڵ لەوێ مەشغوڵن بۆ وەڵاهی خەڵکی ئەم گوندی ئەمە مەشغوڵی وڵاغارین مەرزێکمانێ بەبوونی ئەو مەرزۆ ماوینەتۆ لێرە وەکو حکوومەتیش حشتێکی نەکردووە بڵێن بۆ گوندەکەمان تێگەی گرفتەکان چینکە گرفتەکان جادەیە جادەمان نییە گرفتەکان کارەبایە کارەبامان نییە گرفتەکان ئاوی ئاواییە لە نەوە نازامچەنەوە هاتوون ئاویان چاکەوە ئیتی ئەو نهاتوونێتەوە بەلایەوە نەهاتوون دیەکەشمان کەم نییە بڵێ دووسێ ماڵە نزیکەی 45 ماڵی وەڵی حکومت ناپرسێ ئیسێ ئەم دێمە لە چاو بازێ دێ هەر زۆر چاکە ئیسێ لە خۆمان بەرەوسەر نزیکەی نۆدانە دێ هەیە و هەر بەتەواوی چۆڵ بووە دێ هەیە 2 ماڵی تیاماوە 3 ماڵ حکومت هیچ لێپرسینەوەی نییە بۆ ئەم خەڵکە بڵێ خۆ ئەمە دێ و بە ئەوە دایانی کەمە و ئێمە بەم دیانۆ جوانین و ئەم شتانە بۆ فەقیر نییە بە خوددا فەقیری وا هەیە چای بە فرێستی حکومەت نەکەوتووە باشە کێشتان لەچالم دەیە چی کێشە خەسەخانەمان ئەوێ جادەمان ئەوێ اینجا ئەو حمامە ڕزی ئەوە ڕزی وەرمانەوێ کارەبامان ئەوە هەر نییە کارەبامان نییە ئیتر کێشێشتا چی چۆن پێشمان ئەمان کرد پێ بڵێم من باشەزانم ئەو نازانی من باشەزانم پێشمەرگە دەهات مختار دایە مەزران هەز ماڵێز نانتی کێ نانی پێ وایە دەیە کردم ملی شێشە و ڕۆژێ بەسەر ئەو خێزانە بواە هەر ڕۆژێ فەکرێکیش نەی وایە ئادەی سۆبارێدار بێنە بامێرە لەو هینا کەڵەتی کەن ئادوا بیسووتێنن خۆیان گەرمەوەکەن ئەوە فەقیرەکەش بۆ خوددا برا پێشمەرگەمان بەخێ و کردی وەڵڵاهی ئەشێ جارێ ئەم چەمیش لێرە هەر ئەوێ حکومەت بۆ خەری چەمیش لێ بواە ئەها چاقشی ئالەوڕی ئالێدی ئەو یاڵۆ مرد ئەها چاقشیان پێوتیان پێوت لەوێ مرد شێخ عەبدولقادر کفنی شادیەوە وڵی مامەیان دەدیکە عەزیز فەرمووی خەتاکە لە هەردوو لایە بەس بە زۆری لە حکوومەتەوەیە چونکی ئیسە منتیقەی شلێر هەتا چێتم میشیا و بەقەی یەک گەڕێکی شارێکی تێناچێت جادەی بۆیەت کارەبای بۆیەت مەکتەب و خەسەخانە ئیسە ئەو شتانە ئاوای کردووە لە دیەکان بڵێتە خەڵکەکەیش نازەیە پارەی دەستکەوتووە ئەچێت ڕۆکاتە شارەکان ئەمە سەرگەردانیە واللهی من لەو قەناعەتام لە پێش لە 1970 کە داگیران کابرا 3 کوڕی بوو ئەگەر حکومە بوو تا کوڕێکیانە بە بەرچاو سەر برم بوو لەم دێ ئەم دێ چۆڵمەکە لەوانە بوو قەناعەتی پێکردایە و دڵخۆش بایە بە هەر لێشوی خوا نەیگوێزنەوە ئیسە وای لێرە بێ ئەمە زەڵمان لێ بکرێت بێ ئەمە نە ئاغا نە حکومەت نە هیچ کەسێ نەچاتە هیچ دێ دەورێکی زۆر خۆ دەوری محەممەدی ماهدیە واللهی ئەم هەموو بار و شەری وادانێ تا هەیە باعث 4 ملیۆن دینارە یەک کەس پەنجە نابە بۆ شتێک چەند ساڵە دەورێکی زۆر خۆشە ئەو خەڵکە بە ناحەق ئەڕوات چاولێکەریشە ئیسە دیەکەمان بازێکی کاتی خۆی نەهاتەوە تۆ لەوێ تەماشا ئاکا ماڵ هەرزان بووە دوکان هەرزان بووە وەعزی باش بووە ئیسە ئەم ژێوێ چاو لەو کەم نایشگاتە ئەو تازە نە ماڵی بۆ ئەسنێت گوزاری ئیسێ دێمانێ شەیان و میشیا و یانی ئیسێگە بڕۆی بە 2 سەعات نایکەیتێ هەر خۆڵە
ئەگە قیر بواێت خەڵک یەکسەر ئەچووە ناوی ئاوان یەکرۆ و هیوایەکی پێ و بەس ئیسە تۆ ئەگەر مۆنیکاشی پێ بێ هیوا پێینێ لە پێنجوێنەوە بەو خۆڵا بڕێ بۆ میشیاو وەڵی هیچ پلانێکی نەبووە پلانەکە چییە؟ حکومەت وەختێ پلانی ئەبێ بڵێن پلانی بووە هاتە چوار بیری ئینتیوازی بۆ خەڵکەکە لایە تێگەی زەرعاتیان لەبەرا کرایە هاتە جادەی قیری هاانایە تێگەی هاتە کارەبای هێنایە ئەمانە حکوومەتی هەرێم شتی کردووە بەڵام حکوومەتی هەرێم هیچ شتێکی نەکەوە بە تایبەتی بۆم دێمە چی کرۆ مەکتەبێکی کرۆتۆ لێوتاو یعنی دیێکەش ئەمانتوانانی و مەکتەبەکەین وەگەر لێ بڕێنایە بۆیە لەوانە نەبوونی مەکتەبە نەبوونی خزمەت گوزاریە بەڵێ خزمەت گوزاریش بە پێی پێویست کراوە بەڵام بە پێی پێویست نییە مەسەل ئێمە مەکتەبی سانەیمان پێویستە مەکتەبی سانەیمان نییە تەلەبەمان هەیە بەڵێ مەسەل ئەمە هۆیەکە لە هینەکە هۆیەکی ترمان جادەکەمان خراپە هۆیەکی ئەمان کارەبامان نییە کارەبای نیشتمانی ئەم هۆیانە بۆتە هۆی شۆڵکردنی وڵی بڵێن خستوێتی کەم تەرخەم بۆ لە هینەکە بەڵام بە پێویست نەبووە کراوە بەڵام بە پێی پێویستوە بەڵام هۆی شۆڵکردنیش ناگەڕێتەوە هەمووی سەر مەسەلەی حکوومەت هەموو هۆکان ناگەڕێتەوە حکوومەت کابرا لێرە مەسەل بڵێن سەری لە خۆی شێواندووە هەڵساوە مجموعە ئاژەڵی هەیە ئەفرۆشەوە چێ بۆ سلێمانی ماڵێکی کری ئەگرێ و لای مزگەوتی گەورەیان شخارتە فرۆشیان وحدە فرۆشیان بەڕاستی ئەم شتانە هیچمان بۆ نەکراوە ئەوە چیتان بۆ کرا هیچ ئەشێ خەسەخانەمان بۆ کرایە ئەشێ مزگەوتێکی خۆشیان بۆ کردی نایە ئەشێ ئاو کارەبایان بۆ هانی نایە ئەوە نە ئاوەکەمان بۆ تۆ ئیش خۆمان بە پاچوشان هانیمان ئەوژە کارەباکەمان دوو فەقیری ئەوە بۆمان هاندیوە بۆمانەکەنەوە ئەوش 25,000 لێ سێنێ تایەوارە گلەیم لە هەمووی هەیە ئەمە نە ئاویان بۆ هێنان واللهی لە پێش هەموو شتێکە ئەمە جادە سەرجادی سەرێکیە جادە وت بڵێ گوتە بۆخان تا ئەنازێ باشە لێو پێشوا تا پێنجێن وڵی منێکیان خۆم بۆ مانگە دوو کەڕەکەتە چوومای خەم بڵێ ئەم جادە ئەوەنە سیارە هەڵێ بەزان و ناڕاحەتیە کردین جادەمان ببوایە و کارەباکەشمان ببوایە و ئەگە دیەکی وکو ئەم دێ ئەگەر خەسخانێکی تیا بای بۆ دەستێ ڕامان نەکردای بۆ گەرمگیا بۆ گۆخڵانی سە گۆخان بڵێن واتیایە ئەویش فرەوەخ لەوێنین ئەبێشین بە گەرم دەستێ بین نەخۆنە بۆ ئەوشتانەکەی بە عملیەوە ئەمجا پرۆژێ ئاو لە پارەکەیش بەخواجە نبی قایم خام دینەهەی هاتێن پارێکە بۆ ئاویان بۆ هانی نایە نەهاتوویت نەهاتنووی سەڵێن ئیمساڵی نازانم ئیمساڵی ژێدیا منە جا ئەوەی کوردستان بێ خاصدا دەکان کێمان و نەبووە واللهی من خۆم لە ڕەمەزانە مانگی ڕەمەزان بۆ لە چلەی جسانە تەوقەسەری بەفر لە عەرزا بووە هەموو دیەکە بە خەڵک بردوینیان لە گۆخڵان و گۆڵەگەنیماک پێ بردوین بۆ پێنجۆن لە شۆڕشی ئەیلولا آخر بۆ زۆر زەحمەتە ڕەمەزان بێت و تەوقەسەری بەفر لە عەرزا بێت بە کۆڵ گەنم بی بۆ ئەوێ چەند سەعات ڕێ بووە وڵای لێرە بە پێنجۆن بۆ بە 5 ساعتیش نەیەگەینە ئەوێ بە پێ بە بەفرا بڕۆ بە 5 ساعت ئەم جاگەینە ئەوێ ئیتر باشی تریش بیاسی بیا ئایبن باسی نان و ئەوشتانەکە بە عەمەل نایەوە هەمومان دەزانین ئەوشتانە ئەبووە هیچ لە پێش هەموو شتێکە لادیەکانیان ئەوان کردایەتەوە گە لە ڕاستی دەوێت خۆ من قەزیەی حیزبایەتی لە هیچ حیزبەکانیم زدیش بە هیچ کەسێنیم فقط ئەو نەبووە ئاوا بۆ دادەکانی ئەوە دەست دێ بە قوربان بام بەڕاستە و خۆ پێ بڵم ڕێک بۆ گیرفانەچێت بۆ گیرفانی بەرپرسەکانەچێت ئەینا وەرە لە سا حەڤەی سەرفکە بۆ کوردستان بزانە ئەم کوردستان ناکەی بە گوڵێکی شەسپەر ئەی بۆ سەدام حوسێن لەهانی خۆیان لە سا نازانم چەندی بۆ عێراق پێنج سەرفە کرد عێراق چەندێ ژیانی خۆش بوو لە چاوی سێ بەڵێ ئیسێ ئازادیە ئەوە هەموو کەسێ زانێت کە ئازادیە حکوومەتەکە کوردیە خۆ قابلە نایە ئەنفانمان کاتەوە هەم دیست بەڵام شەرت ئەوەتە دەستی خزمە گوزاری درێژکا بۆ خەڵکەکە بۆ دیەکان تێیەکەی ئەچێ جادەی قیرم لە سلێمانی بۆەکە کۆڵانەکان ئەی بۆ لە گوندەکان ناکاتەوە بە بەڵگەوە پێتەڵم 9دانە دێ 15دانە دێ لەم سەرۆ چۆڵ و هۆڵ بووە تێیەگەی دەی هاتیە هەرچیتە ناوی دڵ نایە سەیری چیکەیت چۆڵیژە کەسی تیان نەماوە
کابرا مەعیشەتی نییە چی بکات ئەم دێژە بە بۆنێ ئەو مەرزۆ ماوەتەوە ئەگە ئەو مەرزەنە بێ ڕێک چۆڵە بێ نەوتەکەمان بە پارە پێفرۆشن برانە ڕۆفێزی نەوتەکەشەکەن بەسەرمانە بۆ هەموو پارەوە 40,000 41,000 ڕۆتەخوا فێزی ژەکەن یان فێزی ئەو برنجەکەن نە تۆزێ بایعزیایی کردووە نە ڕۆنە نە شەکرە ئەوە هیچ نییە نە سابوونە نە تایتە نە خوێیە نە فاسۆلیایە نە دۆشاوە هیچی نەوتیش بە تەنکارڕە ڕێ بە من یەک هەزارەکەی ناتەواوە بخوێن دوولەکەی نەوتی تقەتێ ناکەم هەزارەکەی کوڕدە نیمە برادە نیمە دە بەخوا بڕۆبی بەرۆ پورە دەدی سەری مەلا پیان حرام هی مەخلوقە هی میلەتە پیان حرام هی میلەتە ئاوا دەڵێم وەزانتە تەسمیش بێن سەرم بڕن نە بەخوا پیداگە پیرانی با وای لێ نەهات ئایس لە ئێمە موژوی مر بخۆی ئەم چوارپار و لێرام خەڵکە ماوەتەوە بڵین بیسی ماڵی سی چەند ماڵێکی واتیە لێرە ژوور هەمووی کۆکەرە بشی بەقەی دەیەک نابێت دە 15 دێت تا چێتە میشیاو ئەمە هیچی هەمووی بێپیلانی ئەرە وەڵا دوورە شارین و دوورە هیچ شتێکمان بۆ نەکراوە بڵین کە وەکو لە ڕووی کشت و کاڵی و لە ڕووی دەوڵەتاری و هیچ شتێکەکەی هیچی پێ نەکردین وانە بڵێن دڵخۆش بوون من پارەکە جەناوی قایمقام و دیناهەیە هاتنە ئێرە لەویا یەک دوو قسەم کرد یەکیان پێی خۆش بوو سەرۆکی شارەوانیە منوتم تۆ هیچ نەبێ ئێوە دوومان سێمان کردێ مەسوولێ بێتە ناومان دڵخۆشیمان کاتۆ برا هیچیشمان بۆ منەکەنە پێمان خۆشە یەکیان تەسیقی کرد قایمقام وتی ئاخرێ مە بێشێ پێمان ناخۆشمان بکاکە هەر بێ ناومان کاتی خۆی لە شۆڕژی ئەیلودا مانیە کەرتێک کادری ئاهاتە ناومان لەسەر ئەو هەموو گرانی و ناڕەحەتی و سەردێشێواییە ئابوونەیشی لێ ئەسەنی مانگانە شواخسێ خۆشی بگن دڵمان پێ خۆش بوو خەمتانە بێ ئەمە کاتی خۆمی بە حکومەت ئەمتانە بۆکەین ئەوتان بکەین بۆ قسانە پێمان خۆش بگەین خۆی ئێمە هیچ لەبارەی ژیان و نامانی حکومە باژێنە حکومت بدەتی بۆ ناژێ ئاوا بێ خۆمان بەڕێن چا خۆمان بژێنی بەس بەعزێ پرۆژە هەیە ئێمە بە میلەت جادە چا ناکرێت خۆ دەزانی کارەبا نایەت مەکتەب و خەسەخانە بۆ چا ناکرێت وانە ئاو بۆ چا ناکرێت بە میلەت بڵێن ئەو شتانە بێ حکومت ئەوانمان بۆ زۆر ڕاستە بەڕاستی کوردستانی ئێمە نەک هەموو گوندەکان هەموو کون و کوژبنێکی هەموو شوێنێکی بەڕاستی بەهەشتێکە وڵاتەکەمان وڵاتێکی خۆشە وڵاتێکی سەقامگیر وایە زۆر باشترە بوو بەڵام ئەمڕۆ کە خەڵکەکەمان کە مەسە بڵێن چۆڵی ئەکاو ئەڕوا نازانم هوارەکەی بەڕاستی بڵێم خەتاکە خەدای چیە خەتای هەردوو لامانە خەتای هەردوو لامانە ئێمە کوردستانمان چۆڵ بوو زۆربەی گوندەکان بەڵام ئێستا ئاوەدان بۆ تۆ بەڵام ئاوەدان بوونەوەکەی سیرەکەی کابرا زۆر بە نەڕاحەتی زۆر بە هین بە ئاخۆ بوو بە داخۆ بە کە بێتەوە گوندەکەی و ماڵێکاتەوە بەڵام ئێستا خەڵەسێ و چۆڵی ئەکا وەکو پێم وتی خۆی بەرپرسیارە بە زۆری نەک حکوومەتەکەش حکوومەتیش بەرپرسیارە بەڵام خۆشی بەرپرسیارە لەو شتا ئەرێ ئەشۆبیلا لە حکوومەتی هەرێم بێوەفاتر ئیتر نازان بڵم کێ ئەی بێوەفا چۆنە بێت ها بێوەفا چۆنە بێ 4-5 دانە ساڵە ئەم قیرە دەرچوە بۆ سەرەوە تێگەی 5 ساڵە ئەم قیرە دەرچوە بۆ سەرەوە ئایا حکوومەتی هەرێم بۆ لێپرسینەوە ناکە بڵێ ئەم قیرە بۆ نەهاتووە ئایا تا شایان و میشە بۆ نازانێت ئەی چۆن بۆ مەرزەکان ئەزانێ هەموو پارەکەی خاتەوە گیرفانی بەس چۆن بۆ ئەوە نازانێت کە ئاوا خۆڵە و ئەو خەڵکە داماوە لەو دێسەروانە خۆژیانیان نییە بەرنامەیەدا بە پێویست نەزانرا بەرپرسی ئیداری سنوورەکە وەربگرین چونکە لە بەرنامەی پێشوماندا لەسەر گوندی دارەخان جەنابی قایمقامی قەزای پێنجوێن کۆمەڵێک بەڵێنی بە گوندنشینانی دارۆغاندا دڵنیا بووین ئەم گوندەش ئەو بەڵێنانە دەیگرێتەوە ئێمەش و دانیشتوانی گوندەکانی ناوچەی شلێری پێنجوێن چاوەڕێی ڕەحم و بەزەی حکوومەتی هەرێم دەبین بزانین چی ڕوودەدا چاوەڕێین دەکرێت پلانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بژانەوەی ژێرخانی ئابووری گوندەکانی کوردستان بە تایبەت لە بوارەکانی ئاژەڵداری و کشتتوکاڵیدا پلانێکی تۆکمە بواە کە هەرگیز گوندەکان بیریان لەوە نەکردایەتەوە یاخو گوندنشینان بیریان لەوە نەکردایەتەوە گوندەکانیان چۆڵکن ئەوە تا لە ئێستادا دەیبینین چەندین گوند لە هەرێمی کوردستان
بەرەو چۆڵبوون و نەمان دەڕات وەکو هاوڵاتیی ئەم گوندەوتی لە سنوورەکەی ئەواندا زیاتر لە 15 گوند چۆڵ بوون هۆکارەکەشی بۆ ئەوە جێڕایەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ ئاوڕێکی لێ نەداونەتەوە باشە ئەگەر بودجەیەکی زەبەلان لەم هەرێمی کوردستانەدا هەیە بۆچێ سرف دەکرێت ئەگەر گونشینان سوودی لێ نەبینن ئەگەر گونشینان نەتوانن بوار بە بوارەکانی یاخود پەرە بە بوارەکانی کشتتوکاڵ و ئاژەڵداری بدەن لە گوندی بادەڵان کۆتایمان بە بەرنمەی خەڵکو حکومە دێنا تا بەرنمەیەکە بەخوای گەورەتان ئەسپێرین شاد و سەرفراز بنەوە